سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن بینەر و بیسەری پرۆگرامی ڕۆژ باشن ڕۆژێکی باش ڕۆژێکی خۆش دەست پێ بکەن بۆ هیوایم کە ئەم ڕۆژ کار و چالاکیەکانتان بە وزەیەکی زۆرەوە ئەنجام بدەن تا بتوانن ئەوەی هەتانە یاخود ئەوەی ئەتانوێ ئامانجتانە پێی بکەن. هەڵبەت ئێمە ئامانجمانە کە باشترین بابەت کە سەرنجڕاکێشترین بابەت وە هەنووکەیش بێ لەگەڵ هەموو ئەو یاخود ئەو بابەتانەی کە ئەمڕۆ دەبوزەرە لە جیهاندا یەکی بخەینەوە بۆ ئێوەی ئامادە بکەین. زۆر جار یاخود بڵێن پرۆسەی هاوسەرگیری ساڵێک بۆ ساڵێک کەمە بێت یاخود زیابێت زۆر جار پرۆسەی هاوسەرگیری بەو شێوێ نابێت کە چاوەڕێی لێکرێت یاخود جیابوونەوەکان زۆرترە بن ئامارەکان دەریەخەن کە ئەو پرۆسەیە بە شێوەیەکی باش و دروست نەڕۆشتۆ بەڕێوە. ئەمە لە ئەنجامی چییە؟ هەموو ئەوانەی کە واکات پرۆسی هاوسەرگیری بە تۆکمە بەباشی بەڕێوە نەچێت یاخود خوا نەخواستە فەشەل بێنێت و نەگاتەوەی کە ئەو دوو کەسە تا تەمەنیان ماوە بەیەکەوە بن هەموو ئەمانە ئەکەینە تەوەرێکی تێر و تەسەل ئەمڕۆ باسیەکەین باسێواکەین بۆچی پرۆسی هاوسەرگیری پێویستەکە بە مارەی یاخود بە ئاڵتونێکی زۆرەوە ببەسترێتەوە بە تایبەت کچان بزانین بۆچی ئەبێ پرۆسی هاوسەرگیری بە ئاڵتونێکی زۆر بێت یاخود ئەو کەسێک کە ئەتەوێت هەڵی بژێری وابەستەیەکی بە قورسایی یاخود هەڵگرتنی قورسایەکی زۆر لەسەر ژیانی هەموو ئەمانە باسەکەین لە تەوەرەکەدا بەڵام جگەلەوە بەرگەو بابەتی دیکەشمان هەیە هەر تەوەرەکەمان نابێت و ئەوە گرنگێکی تایبەتی پێدەین جگەلەوە بابەتی تەندروستیە زانیاریەوە ئەدەبیە بەڵام دەستپێکی پرۆگرامەکەمان وەکو هەمیشە بزانین لە ژیانی سیاست و ناوخۆدا چی دەگوزارێت و دواتر بەردەوامە بم لەو بەرگەو بابەتانە. گوتەبێژی پارتی دیموکراتی کوردستان هەواڵی کوژرانی حەوت چەکداری پەکەکە لە دەڤەری خەلیفان بەدەستی پارتی ڕات دەکاتەوە. محمود محەممەد گوتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ڕایدەگەێنێت بە گەژلایەکی ڕادەگەینین کە ئەو ئیدعایی پەکەکە گوایە لە سنووری خەلیفان حەوت چەکداری پەکەکە بەدەستی پارتی کوژراون هیچ بنەمایەکی نییە و دوورە لە ڕاستیەوە. مەبەستیان لە ناوهێنانی پارتی دیموکراتی کوردستان و بڵاوکردنەوەی بابەتی ناڕاست بۆ شاردنەوەی تاوانەکانیانە و پاساوهێنانەوەیە بۆ کردەوە نایاسایی و دەستدرێژیەکانیان بۆ سەرهەرێمی کوردستان. دەبێژی پارتی جەختیش دەکاتەوە کە خەڵکی کوردستان دەپرسن پێویستە پەکەکە وەڵامیان باتەوە کە چەکدارانی پەکەکە چی دەکەن لە دەڤەری خەلیفان و نیشانەی چییە و پەیوەندیان بەو دەڤەرەوە چییە. میدیای فەرمی یەکێتی بە ناوی سەرچاوەیەکی مەکتەبی ڕاگەاندنی ئەو حیزبەوە وەڵامی پێدە دەداتەوە و ڕایدەگەێنێت بە نیگەرانی و سەرسوڕمانێکی زۆرەوە گوێبیستی لێدوانی ئەندامێکی دەستەی سەرۆکایەتی پارتی یەکێتی دیموکراتی پێدە بووین کە چەند وتەیەکی نەشیاوی ئاراستەی یەکێتی کردووە و دەستوەردانێکی قبول نەکراو لە کاروباری ناوخۆی یەکێتی کە هەمولایەک بە حیزبەکەی ناوبراویشەوە دەزانێت چەند قوربانی و هاریکاری پێشکەش کردوون. میدیای فەرمی یەکێتی بە ناوی سەرچاوەکە ڕاشیگەیان ئاماژەکانی ئاڵدار خەلیل و تانە و شاراوەکانی لەبارەی گومانکردن لە هەڵوێستەکانی یەکێتی ئاماژەیەکی ناڕەوا و بێ ئاست و نەگونجاون. لە ئەنجامی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ سەرگوندی هەرورەی سەرسنووری تورکیا سێ هاوڵاتی بریندار بوون. پامنێری کوردستان 24 ڕایگەیاند بەهۆی شەڕی چەکدارانی پەکەکە و سوپای تورکیا هەروەها لە ئەنجامی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ سەرگوندی هەرورەی سەرسنووری تورکیا سێ هاوڵاتی بریندار بوون. هەروەها سەربەست سەبری بەڕێوەبەری شارەدەی کانیماسی بۆ کوردستان 24 ڕایگەیاند کە گومانیان هەیە ئەو سێ هاوڵاتیە بە مادەی ژەهر بریندار بوو بن و دوای پێدانی چارەسەری سەرەتایی لە نەخۆشخانەی کانیماسی ڕەوانەی نەخۆشخانەی زاخۆکراون. چەکدارانی داعش لە ناحیەی ڕەشادی سنووری پارێزگای کەرکووک هێرشیان کردە سەر هێزە ئەمنیەکان و بەهۆیەوە 7 پۆلیسی فدراڵی کوژران و ژمارەیەک بریندار بوون. پامنێری کوردستان 24 ڕایگەیاند چەکدارانی داعش لە ناحیەی ڕەشادی سنووری پارێزگای کەرکووک هێرشیان کردوتە سەر هێزە ئەمنیەکان و بەهۆیەوە 7 پۆلیسی ئیتیحادی کوژراون و ژمارەیەکیش بریندار بوون.
پامنێری کوردستان 24 ڕاشیگەیان چەکدارانی داعش بۆ ڕێگری لە هێزە ئەمنیەکان و ڕێگاکانیان بۆمبڕێژ کردووە. ئەحمەد مەسعود فەرماندەی هێزی بەرەیبەر هەڵستی نیشتیمانی ئەفغانستان کۆنتڕۆڵکردنی پەنجشیر ڕەت دەکاتەوە و ڕایگەیان داگیرکردنی پەنجشیر هاوکات دەبێت لەگەڵ کۆتا ڕۆژم لە ژیاندا. وتەبێژی بەرەیبەر هەڵستی نیشتیمانی ئەفغانستانیش بە هەمان شێوە دەنگۆی کۆنتڕۆڵکردنەوەی پەنجشیر لەلایەن تالیبانەوە ڕەت دەکاتەوە و ڕایگەیان بە هەزاران چەکداری تالیبانیان گەمارۆدا و دەیان ئۆتۆمبیل و چەک و چۆڵی سەربازیان دەست بەسەردا گرتووە. فەهمی دەشتی وتەبێژی بەرەیبەر هەڵستی نیشتیمانی ئەفغانستان لە پەنجشیر دەڵێ هێزەکانمان لە دەربەندی خاوات بە هەزاران تیرۆریستی تالیبانیان گەمارۆ داوە. چەکدارانی تالیبان ئۆتۆمبیل و چەکەکانیان بەجێهێشتون. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. لە 55مین فستیڤاڵی فیلمی کارلۆ ڤیڤاری لە وڵاتی چیک فیلمی ئەزمون کە لە دەرهێنانی شەوکەت ئەمینی خەڵاتی ڕەخنەگرانی ئەم فستیڤاڵی بەدەستهێنا. دەرهێنەری ئەم فیلمە باسی واکات سەرڕای ئاستەنگەکان لە بەرهەمهێنانی فیلم لە کوردستان فیلمەکە جێگەی باس بوو لە فستیڤاڵەکە. جگەلەوە بەشداری دوو لە ئەکتەرانی سەرەکی فیلمەکە لە فستیڤاڵەکە بە جلوبەرگی کوردیەوە بوو جێگەی دڵخۆشی کوردان و سەرنجی میدیاکانیش. پرسێکی کۆمەڵایەتی و پەروەردەیی لە کۆمەڵگای کوردی بۆتە سیناڕۆی فیلمێکی سینەمایی کوردی کە بۆ جێگای هەڵوەستا بۆ ڕەخنەگران و بینەرانی سینەمایی لە فێستیڤالێکی جیهانی. شەوکەت ئەمین دەرهێنەری کورد باسی دەنگدانەوەی فیلمەکەی دەکات لە فێستیڤاڵی کارلۆ ڤیڤاری وڵاتی چیک. دڵخۆشە بەوەی لەو فیلمانەی کە بۆ پشبڕکەی فێستیڤاڵ هەڵبژێردران فیلمی ئەزمون یا هەمان زە ئیگزام توانی خەڵاتی ڕەخنەگرانی فێستیڤالەکە بەدەست بێنێ. پێشوازیەکی زۆر باشی لێکرا هەم لە ڕووی بینەری عادیەوە کە هاتبوون بۆ یەکەم نیشاندانی کە لە هۆڵێکی زۆر گەورە 1500 کەس بەشدار بوون یعنی بۆ دیتنی فیلمەکە. هەم ئەوان زۆر فیلمەکەیان بەدڵ بوو هەم لە کۆتایی کە ئەو خەڵاتەی وەرگرت بۆ من جێی دڵخۆشی بوو کە هەم بینەری ئاسایی هەمیش ڕەخنەگران ئەم فیلمەیان بە باش دیت. با بڵێن فپرێشی لە سایتی خۆیانیشدا بڵاویان کردوتەوە کە ئەم فیلمە وەکو دیدەکی نوێ بۆ بەتایبەت بۆ سینەمایەکی گەنج و هەم بۆ باسکردن لەسەر مەسەلەی ژن لە کوردستان ئەم فیلمەیان هەڵبژاردووە. بەڵام بە تاکید ئەوان لە ڕووی سینەمایی وەکو کریتیکی سینەمایی وەکو ڕەخنەگری سینەمایی ئەو دیارە ئەو فیلمەیان بە شایانیەوە دیتووە کە خەڵاتی پێ بدەن. موبایلەکەی تریش لە ناو جلی ژێرت دادنی ئەگەر نەچێتە زانکەوە بێشوو بکات هەموو شتێک بێشوو بکات. سینەما ئەگەرچی بە هونەری حوتەم ناوین داوە بەڵام ڕێگایەکە بۆ ئاڵوگۆڕی کولتوری وڵاتان. شەوکەت ئەمین لەو بڕوادایە دەبێت زیاتر بۆ ئەم هونەرە لە کوردستان کار بکرێ. سینەماکاران و وەزارەتی ڕۆشنبیری زیاتر خەمخۆری ئەم هونەرە بن. ڕۆڵی میدیا و ڕاگەاندنیش بۆ پەرەپێدانی زیاتری هونەرەکە باگرنگ ناو دەبات. ئێمە پیشەسازی سینەمامان نییە، ئێمە فیلمی کوردیمان هەیە، فیلم دروست دەکرێت تا کوتوک لێرە و لەوێ ساڵە یەک دوو فیلمی جددی باش دروست دەکرێت و خەڵکیش ئەو فیلمانە بەداخەوە کەم دەبینێ. ئەوە شتێکی زۆر ئاسان نییە کە چۆن ئەو پیشەسازیە دروست دەکرێت. جارێ لە ئەوەی کە خەڵک فێر بێ فیلم ببینێ و وەکو زەرورەتێکی ببینێ و فیلمی هەمە جۆریش دروست بکرێت بۆی کە چونکە تا ئێستا مەسەرەن لە کوردستان زۆربەی فیلمەکان لە یەک دەچوون و خەڵک ژانری فیلمی نەبووە کە مەسەرەن ئەنواع فیلمی هەبێ کە حەزی لێ بکە. ڕاگەیاندن دەتوانێت ڕۆلێکی زۆر پۆزیتیڤ ببینێت لەوەی کە چۆن خەڵک لەگەڵ سینەما ئاشت بێتەوە. وەزارەتی ڕۆشنبیری دەتوانێت ڕۆڵ لەوەدا بگێڕێت کە چۆن سینەما بگەێنێتە بەس لە لای نوخبە نەمێنێ بگەێنێتە هەموو خەڵک. ئەمیشە زۆر زەحمەتە من ناتوانم بیکەم. فیلمی زە ئیگزام یاخود ئەزمون چوارمین بەرهەمی کاری سینەمایی شەوکەت ئەمینە. بەرهەمی هەرێمی کوردستان و وڵاتی ئەڵمانیایە لەلایەن هەردوو کۆمپانیای میتۆس فیلمی بەرلین و مەستی فیلمی سلەیمانی بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی کوردستان بەرهەماتووە. چیرۆکێکی تاوەڕاستی ناو کۆمەڵگای کوردی
کە توانی سەرنجی ڕەخنەگرانی سینەما و فستیڤالی کارلۆ ڤیڤاری بەدەست بێنێ. پێرۆمەلودی کوردستان 24 ئەولێر. Dobrý večer. Je pro mne velká čest, že tady můžu být na ماوەیە کە لە تۆڕ کۆمەڵاتیەکانی بینین و جیهانیش ئەیبینەوە ئەبیستێکە بە تایبەت لە لوبناان بۆ پێی کە ئەم ساڵ دۆخی ئابووری لوبناان و دۆخی دارایی بە شێوەیەکی زۆر خراپ داڕماوە. ئەمە ژوای کردو پرۆسی هاوسەرگیری لە وڵاتە کەمتر بێتەوە. بۆ ئێستا هەر بەو شێوەیەش کچانی ئەو وڵاتە چالاکوانانی بەشێک لە چالاکوانانی ژنان کەمپینێکیان ڕاگەاندووە بۆی کاڵێ بەبێ مارایی شووەکەم. ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر باری دارایی ئایا پێشتر بۆچی ئەم هەوڵانە نەدراوە. ئەمڕۆ باسێواکەین ئا لە هەرێمی کوردستان پرۆسی هاوسەرگیری چ کاریگەریەکی لەسرە یاخود بڵین ئەگەر مارەی هەبێت یاخود ئەو داواکاریانەی لە ماڵی کچێکەوە ئەکرێت کچێک ئەیکات لە کوڕێک هەموو ئەمانە بنە کاریگەری لەسەر ئەو پرۆسەیە ئایا کۆی پرۆسەکە بەگشتی دەرەنجامێکی باشێ بێت بۆیە قسەکانم درێژە پێدەم یاخود وەڵامی پرسیارەکانم لەگەڵ بەڕێز سعید حەمەد ئەمین کە توێژەری کۆمەڵایەتیە لێرە وەڵامەکانی وەردەگرم. بانیت باش کاکتای باش هەموو کاتێکت باش زۆر سپاس بیانی جەناب و کامێرەمانەکان و بینەرانیشمان باش زۆر سپاس. پێمان بڵێ ئایا ئەو مارەیەی کە داواکرێت تا چەند کاریگەری هەیە لەسەر پرۆسی هاوسەرگیری؟ بەڵێ خۆی پرۆسی هاوسەرگیری کە بابەتێکی وەکو گرێبەستێکی کۆمەڵایەتی زۆر جار ئاینی تەنانەت ئابووری هەندێک جار سیاسیش بە حکومەوەی کۆمەڵێک بنەماڵی دەسەڵاتدارەوانە ینی پرۆس گرێبەستێک دروستەکەن پەیوەندی لە بینی کچ و کوڕەکان دروستەکەن گرێبەستێکی یاسایی ئاینی با بڵێن ڕێگە پێدراوە لە بینی دوو کەس لە ڕەگەزی جیاواز دەپێناوە ئەوەی کە پێکێنانی خێزانێکی نوێ و درێژە پێدان بە نەسلی مرۆڤایەتی و کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی. یەک لە مارەی بابەتێکی ڕێژەیە لە هەندێک لە کولتورەکان لە بڕی مارەی شت هەیە ینی مادەدانرێت پارەیە زێڕە یان هەدایە هەندێک بەپێی کولتوری وڵاتان جیاوازی هەیە لە شوێنێک بۆ شوێنێککە و تەنانەت لە خودی کۆمەلگایەکیش لە کولتورێکی یاریکراویش لە شوێنێک لە کات سەردەمێک بۆ کات سەردەمێکی دیکە جیاوازی هێمە هەر لە کوردستانی خۆمان پێشتر لە بڕی بابرین خوێن هەبوو ئافرەتە درا هەندێک جار مارەی جاری وا هەبوو جگە لە مارەی با بڵێن باوکیان برایی کچەکە پارەی وەرئەگرت شیربایی شتێکی نازام شتێکی وای پێگوترات ینی دایمەن هاوسەرگیری کۆمەڵێک لە قوپۆپ و بابەتی پێوە هەیە بابەتی مارەی یەکێک لە بابرین خەسڵەتەکانی هاوسەرگیریە لە کۆمەلگا بە تایبەت موسڵمانەکان چونکە بابەتێکی ئاینیە ئاینی ئیسلام کە ئاینی زۆربەی بابرین خەڵکی ئەم ناوچەیە کۆمەلگاکانی ئێرەیە شتێکی داناوە بە ناوی مارەی هەتا ئێمە چیرۆکێکمان زۆر جار گوێ لێبی لە حەدەسەکانی لە وتاری ئاینی لە زۆر لە مەلایەکان باسیەکەن کە لە کاتێک لە دۆخێکی ئابووری خراپ عمەری کوڕی خەتاب کە و کاتوالی موسڵمانان بووە ویستویەتی مارەی لابدایان کەمی کاتەوە لە ناو وتاری خوتبەیە گوایە ئافرەتێکە ڕستی و دەڵێت تۆ مافی ئەوەت نییە ینی ڕێپێ نەدراوی چونکە دیار و دەستنیشان نەکراوە دیارە ویستێتی کەم کاتچکە دۆخی ئابووری خەڵک کە خراپبووە بەڵام لەبەرەوەی دەقێکی قەتعی تێدا نەهاتووە بە حساب لە قورئان و لە بەپێی فەرموودەکان بەڵێ زۆر جار جۆری مارەیکردن ینی ئە کاتەی ئەو شتێک کە لەسەری مارەکرێ من نەمەوێت بچمە ناو تەفاسیلایەکان بۆ کەسانی پسپۆڕی بەجێ دێڵم بەڵام ئەوەی کە بیستومانەوە ئەوەندەی کە زانیاریمان لەبارەوە هەیە بابەتێکی ئاینیە بەوەی کە کاتێک کەسێک لەسەر بڕێک شتێکی دیاریکرا و مارەی ئەکات پێویستە بێ ئەو کاتە بێتە واجب و فەرز لە ڕووی ئاینیەوە بۆی کە ڕێگە پێدرا و ئەو جۆرە ئەو هاوسەرگیری ڕێگە پێدرا بواتە بابەتێکی ئاینی کۆمەڵایەتی و ئابووریشە تەنانەت بابەتی هاوسەرگیریش وەکو پرۆسەیەکی کۆمەڵایەتی
دیسانەوەیش ئەکەویتە ژێر کاریگەری بابەتی ئابووری و سیاسی چکە سابینین دۆخی لوبناان کە دۆخێکی لە دۆخێکی قەیراناوی سیاسی و ئابووریدا هەیە دیسانەوە کاریگەری کردیتە سەر دوا ڕۆژ و ئەو گرێبەستە هاوسەرگیری کە لە نێوان خێزانەکاندا هەیە. باشە کاکسید بۆ نمونە دوو گەنج هاوسەرگیریەکەن پێ وایە کە ئەو مارەیەی دایانێن ئەیکەنە بۆ نمونە پێوەرێک بۆ ئەوەی کە ئەو دوو کەسە بەیەکەوە بەردەوام بن لە ژیانیانە کچان پێیان وایە ئەمە متمانە پێدانێکە بۆی کە ئەگەر کوڕەکە ویستی هاوسەرگیریەکەی هەڵۆشێنێتەوە نەکرێت ئەمە بنەمایەکی دروستە پێ وایە کەسێک دەتوانی بۆ ینی هۆگری خۆتیکەی لەگەڵ تا بەردەوام بە لە ژیانکردن بۆی کە بە بڕێک مادەیەک ئاڵتونە نۆزدە مسقاڵە پارەیە یا هەخوت هەر شتێکی دیکەیە بەڵێ بابەتی نۆزدە مسقال هەر بە کورتی ئەوەیە کە بۆی کە بابەتی زەکات وشتیوانێتە سەر نازام شتێکی ئەمە لە ئەگەرنا بە شێشی گشتی مارەی شتێکی دیاریکراونیە لە ڕاستیدا ئەگەر بچینە بنەوانی ئەو بابەتە ئەویش ڕوانگەیەکی کۆمەڵایەتی و کولتوریە لە کۆمەلگاکان بە دەرەجە دووسیرکردنی ئافرەتە لەو بابەتانە بە حکمیەوەی کە کۆڕ لە کۆمەلگا دەسەڵات وا دانراوە کە ئەو ئەبێ کار بکات پارە پێکات دەسەڵات و هێزی یەکەمە لە نێو خێزان بۆیە لەو ڕوانگەیەوە کە ئافرەت پەیوەست بۆ بە ماڵەوە و دەرنەچوون و بابەتی ئابووری وەکو پشتگیریەک دانراوە بۆ ئافرەت ینی لە پێشترا بەڵام ئێستا دۆخەکان گۆڕانکاریان تێدا گۆڕانکاری تێدا ڕوویداوە ئێستا بەشێکی زۆر لە هێزی کاری ژنان لە دەرەوەن لە ناودام و دەستگاکانن لە شەریکات و ئۆفیسن و خەڵکی زۆر بەتواناشن بۆیە ڕەنگە و بابەتە بەو شێوازە گرنگی نەبێت ئێمە لە مێژە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی وەکو پسپۆڕانی بواری کۆمەڵایەتی بەڕاستی باسی ئەومان کردووە کە خەتەرێک لەسەر بابەتی هاوسەرگیری و پێکهێنانی خێزان و کە دوجار ئەمە درێژە بیتە مەترسێک بەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لە کۆمەلگادا باسمان لەوە کردووە کە بابەتی مارەی و ڕێژەی بەرزی داواکردنی مارەی یەکێک لە بربەستەکانی دروستکردنی هاوسەرگیری بەشێکی زۆر لە گەنجەکانی ئێمە مەترسیەکە ئەوەیە کە پرۆسی هاوسەرگیری ڕوونادا بابەتی تاقەی جنسی و پڕکردنەوەی بابرێن ویست و حەزی سێکسی وەکو هەر غەریزەیەکی دیکە غەریزەیەکە لە مرۆڤدا بوونی هەیە پێویستی بە پڕکردنەوە هەیە لە کاتی دیاریکراوی خۆیدا لە کاتی پێگەیشتنیدا بۆ نمونە ئێمە کاتێک کە برسێ بینە بێ نان بخۆین کات تێنوە بینە بێ بابرێن تێنوێتیمان بشکێنین بابەتی جنسیش ئەو هایە پێویستە پڕکرێتەوە بۆی ئەو کەسانەی کە ئەگەنە قۆناغێکی پێگەیشتووی تەمەن بەڵام ناتوان غەریزە جنسیەکانیان پڕکەنەوە بە شێوازێکی یان بە شێوەی گشتی پڕکەنەوە دووچاری کۆمەڵێک بەرکەوتەی دەرونی کۆمەڵایەتیە بن لەسەر ڕەفتار و بیرکردنەوەیان کاریگەری دانێ جا هەر لەبەر ئەو بابەتەش بابڕین کۆمەلگاکان و ئاینەکان و یاساکان ڕێککاریان داناوە پرۆسی هاوسەرگیری یەکێک لەو ڕێگانەیە یەکێک لەو شێوازانەیە بۆی مرۆڤ بتوانێت چەند ئامانجێک بەدی بینی بەڵام دویان زۆر گرنگین یەکیان وەکو تێرکردنی ئەو غەریزەی مرۆڤ دووەمیشان لە پێناو بەردەوامبوونی نەسلی مرۆڤایەتیە وەچەخستنەوەیە منداڵبوونە تاوەکو ژیان بەرداوامی پێ بدرێ اینجا بۆیە بابەتی پرۆسی هاوسەرگیری کاتێکە لە قەیرانێکی قوڵدابی وەکو ئێستای خۆمان کە بابەتی جیابوونەوە ڕێژەیەکی زۆر بەرزی تۆمار کردووە لە بەرامبەردا نەچوونە ناو پرۆسەکەش دیسانەوە ئەمە بەشێکی ئەو هۆکارە داراییە یاخود بڵین ئەوەیە کە بۆ نمونە بۆتە عادەت و کولتور کچان زیاتر یاخود بڵین بارگرانێکی زۆرە خەنە سەرشانی کوڕەکە یاخود چه هۆکارێکی دیکەی هەیە وەڵی هۆکاری ئابوووریەکە لە هۆکارە زۆر سەرەکیەکانە چونکە ئەمە هەر کاتێک باس لە هەژاری لە لادان لە تاوان لە مەترسەکانی سەربواری ئاسایشی کۆمەڵایەتیەکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ ئابووری ئابووری کاریگەریەکی زۆر ڕاستە و خۆی هەیە لەسەر هەموو ئەو دیاردانەی کە ڕوئەدەن بۆ نمونە هەر زەگەر زۆر بە سادەیی باسیەوە بکەین کاتێک گەنجێک پارەی ئەوەی پێ نەبیت مەسارفی ڕۆژانەی خۆی بکات خێزانەکەی نەتوانی پشتگیری بکات لەوەی مارەی کە کچێک داواکات دابین بکات چۆن کەسەکە ئەتوانیت با بڵێن بچێتە ناو پرۆسێکی وە
لە کاتێک کە پێکێنانی خێزان کۆمەڵێک ئەرکی دیکە زیاد دەکات میێوانی زیاد دەکات نەخۆش و سەردانیکردنی زیاد دەکات و خۆی مەسارفی کەسەکە بیتەی دوان بۆیە کاتێک کە کێشەی دارایی و کەسێک تاکێک خێزانە کێشەی دارایی هەیە بەڕاستیان فشارێکی زیاتری دارایی دێتە سەر ناتوانێت بچێتە ناو پرۆسی زواج هەر بۆیە بابەتی مارەی دانان تۆ لە پرسیارەکەت ئاماژەیەکی جوانت باس کرد ئەویشیان باسیەوەت کرد کە بەشێک لە خەڵکی وەکو سەپۆرتێک وەکو ئەوەیەک دانێن وەکو ڕەدعەیەک ینی مەرجێک دانێن بۆی کوڕەکە لە دوجار نەتوانیت دەست لە کچەکە بکاتەوە یان ئاسان حاڵەت هەبووە حاڵەت هەبووە لەبەرەوەی ماریەکەی بۆ نمونە 600 لیرە بووە هەتا ئێستاش ئەو دوو کەسە لە شەڕان هیچ ڕۆژێکی ژیانیان بەخۆشی نابن بەڕێوە ئەمە کچەکە ناوێت تەنازول کا بۆ بە حەقی خۆی کە دانراوە ئەو ناشتوانێت کوڕەکەش ناتوانێت ئەو پارە زۆرە بە و ناشتوان جیانەوە ئەمە یعنی ئەمە بەردەوامی ژیانە یاخود چی پێوتر لە ڕاستیدا ئەو بزەبت یان ئێمە بەرە و حاڵەتانە ئەکەوین هەم وەکو کەسێک کە لەو ناو کۆمەلگاین هەم وەکو پسپۆڕیش کە دەست پەنجە لەگەرە حاڵەتانە نەرماکەین ینی ئەمە شتێکی زۆر ڕاستە هەرچەند لە خێزان بۆ خێزانە گۆڕێ لە خودی کەسەکانە گۆڕێت چونکە زۆر خەڵکێوا بیرەکات دەڵێ ئەگەر من ینی لەگەرەوەی هەندێک خەڵک هەمان شێوە بیرەکانەوە کە ئەمە پێویستە هەبیت بۆی کوڕەکە بە ئاسانی نەتوانانی دەست لە کچەکەیان بکاتەوە وەڵحاسر جۆرێکە لە ئیتمینان لە دڵنەوایی بۆی کە بە حساب کوڕەکە نەتوانێت دەست لە کچەکەیوان بکاتەوە چونکە تا حدێکیش ڕاستی تێدا هەیە چونکە لە بابەتی جیابوونەوە و تەلاق بە بەردەوامی لە کۆمەلگا شەرقیەکانی ئێرە قوربانی یەکەم دوای منداڵ ئافرەتەکەیە ینی ژنەکە دوایەوەی کە جیابیتەوە ئەبیتە قوربانی یەکەم وەکو ناو ناتۆرەی دێتە سەر کۆمەڵێک بیرکردنەوەی دیکەی دێتە سەر فرسەتی دووبارە زەواجکردنەوە باسی باشی ناکەم ئەمە باش نییە چونکە مرۆڤ وا لێ ئەکات بە جۆرێک ئەی بەستیتەوە کۆتوبەندیەکات لە کاتێک بەردەوام وەک باست کرد لە ناو دۆزەخدایە ئێمە بەشێک لە خێزانەکانی ئێمە خێزانی جیابووەن متەڵەقەن دابڕاون لە یەک بەڵام لەبەر بارودۆخی کۆمەڵایەتی لەبەر عیبە لەبەر نازانم ترس لە دوا ڕۆژی خۆیان بە مەجبوری بێکەواژن لە ژێر سەقفێکدان بەڵام خێزان نین هاوسەرگیری نییە هاوژیانی نییە ئەمە خۆی بەست ینی ئەو بیرکردنەوەی خراپە چونکە دوجار ئەو مرۆڤە بە درێژایی ژیانی لە ناو دۆزەخێکدا دێڵیتەوە کە کارەساتی بۆ دروستەکە و ناتوانانی چێژ لە ژیانی خۆی وەرگری لەگەرەوەی کە زۆرێک لە ئەو کەسانی کە جیابووینەوە توانێتیان لە فرسەتێکی دیکە باشتر بژن بۆیە ئەو ترسەی کە هەیە خانەوادەکان واکەن مارەی زۆر داوا بکەن وەکو پەیوەستبوونێک وەکۆی کە نەتوانانی کوڕەکە دوجار دەست لێ بکە ئەوەش بابەتی پاشەکی و پێشەکیشیان پێوە ڕەبت کردووە بەڵام بە هەم ئەوەی پێشەکیشە کە زۆر جار 90 میسقال بە پێی شەریعەت دانێن چونکە زەکاتی نایە لەسەر بەڕاستی ئەوەش زۆرە چونکە دۆخی وا هەیە داهاتی مرۆڤ داهاتی ئینسانەکان کەمە ئێستا ئەگەر کەسێک موچە خۆریش بیت پارەکەی بەلایانی کەم 125 بەهای خۆی بەهای کڕینی لەدەستداوە لە بەرەوەی دۆلار برز بووتەوە و هەموو شتێک کە دێتە نێو کۆمەلگا لە ڕێی دۆلارەوە دوجار کاکسایی زێڕش ئەمانە بەلایەک و پێوەری یاخود بڵیت پێوەرێک بۆی کە قیاسی خۆت بکەی ئەگەر کچێک بێت زۆر لەوە زیاتر ئەگەر بڵیت بە 100 مسقال ئاڵتونە بەوەنە پێشەکیە و ئەنجە نازام ئەوانەی کە دواترە پاشەکیەکەیەتی پێ دوایە ئایا پرۆسێکی سەرکەوتوی هاوسەرگیری ئەبێت چۆن بێت یاخود ئەو پێوارانەی کە دیاریە کات ئەمە پرۆسێکی سەرکەوتوی چییە؟ بەڵێ با بەرلۆی باسی پرۆسی هاوسەرگیری سەرکەوتوو بکەین باسی ئەوە بکەم بەشێک لە ئەمە خەڵک ئەبینین بەشێک لە کچان گەیشتونەتەوە قناعەتەی کە ئەوان بەرزترن لە مادە بەرزترن لەوەی کە بەرامبەر قیاسێکی مادی زێڕێ هەر شتێک کە قیاس بکرێن بێگومان هەرواشە مرۆڤ بەرامبەر هیچ شتێکی دیکە قیاس ناکرێت بۆی ئەو مارەیە پێشتر کە دانراوە لەبەرەوەی کە ئافرەت کاری نەکردووە بەڕاستی پیاوەکە کاری کردووە بەڵام ئێستا بارودۆخەکان گۆڕاون هیوادارم دایک و باوکان خودی کچەکان
بە جۆرێکی دیکە بیرکەنەوە هەمان کەمپین لێرەش ڕابگەێنرێت کە کچەکان داوا بکەن برێن مارەیمان ناوێ بەڕاستی حتا پێشەکیشمان ناوێ بۆ چیە کاکە ئێستا بەشێک باوەڕ بکە ینی هەتا ئەوانی لەناو باورین حیزبە ئیسلامیەکانیشن کە بە حساب بابەتێکی یاینیشە ئێستا بابەتێک دانێن کە شتێکی ڕەمزیەکەنە دیاری و مارەی وەکو بۆ نمونە قورئانێکەکەنە دیاری ئەمە لە پێناوەیە برە و بە بابەتی هاوسەرگیری بدەن ئەو بربەستانە کەم کەنەوە لە بەردەم هاوسەرگیری چونکە کاتێک ئێمە پرۆسی هاوسەرگیری باورین کەمە بیتەوە ناکرێت لادان زیادە بیت تاوان زیادە بیت ئێستا ئەو بابەتانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبینین بە چ دۆخێکدا ڕوات چونکە ئیدی مرۆڤە هەرچەند باورین پاڵەپۆستۆی بخێسەرێوێ لە منفەزێکە لە شوێنێکە هەناسەبدا دەرەچی دەڕات ینی کێشەی دیکە دروستەکە بۆیە تا بکرێت بە هەر جۆرەك بێت پێویستە مرۆڤەکان بربەستەکانی بەردەم پرۆسی هاوسەرگیری لا بدەن ئەگەرنا ئەوان خودی تاکەکانی خۆیان توش قەیرانەکەن و بەشێکی دیکە هەر پەیوەندی بابەتی هاوسەرگیری کە ئێمە تێگەیشتنی خانەوادەکانی ئێمە بۆ پرۆسی هاوسەرگیری و پێکەوەنانی ژیان بەڕاستی جۆرێک ینی نازانم گونجاویانە بەڵام سەقەتە بەڕاستی ناتێگەیشتن هەیە یانەوەتە لە پرۆسەیەکی پێشوەختی هاوسەرگیری ئەنجامەدەن کچەکەیان کوڕەکەیان نەگەیشتوتە قۆناغی ئەوەی لە ڕووی عەقلی لە ڕووی توانای جەسەدی و جنسی و نازانمادی پێگەیشت و یەکسەر ئەیان بەنە ناو پرۆسەکە ئەمەش لە پێناو ترسێکە کە نەکا کوڕەکەیان کچەکەی دووچاری بەڵێ ینی ئەوەی کە لە پێناو ناموس پارێزیان شەرەف پارێزی تۆ گەر پەروەردەیەکی جوانت هەبوو تۆ گەر توانیت ئاگاداری منداڵەکانی خۆت بی ئەتوانی وایان لێ بکەی بە دوایان تێبگەینی وان ڕێنمونی بکەی کە دووساری غەڵەتی نەبن ناکرێت تۆ غەڵەتیەک لە ڕێی غەڵەتێکی دیکەوە پڕکەیەوە ینی لە ترسیەوەی کە نەکا پەیوەندیەکی سۆزداری دروست بکە بچی بیخێنەوە پرۆسێکی بەڵێ بێگومان بە هاوسەرگیری پێویستی بە هەڵگرتنی کۆمەڵێک بەرپرسیارەتی و ئەرکەیە کە بێ ئینسانەکە توانای هەبی توانای مادی توانای جنسی توانای مێشکی و تەحمل هەبی کاکە بێ ئەو کەسە تەحملی ئەو زەحمەتیانە بکەن کە ژیان ئەخاتە سەر یەکدێ بۆیە ئەمە یەکێک لە ناتێگەیشتنەکانە اینجا کە دوایەوەی کە ئەچێتە نێو پرۆسی هاوسەرگیری پێکات دیسانەوە کۆمەڵک بیرکردنەوەی دیکەی باورین بەڕاستی ناتێگەیشتن پێوە پابەندەکاوی ژمارەی زۆرە یانەوەتە کەسێک هەر ناناسی لە برەوەی دۆخی مادی زۆر باشە لی گرەیەدات ئاخیرەن ئەو کەسە بە جۆرێک کە گەڕێتەوە بەرحاڵ ینی ئێمە پێمان وایە پێویستە بەر لەوەی کە بیر لەوە بکەوە توانای مادی کەسەکە باشە یان خراپە پێویستە بیر لە مواسەفات و خەسڵەتەکانی کەسەکە بکەوە بنەماڵەکە بکەوە لە ڕاستیدا هەر لەو دەرفەتەوەش بڵێم چونە نێو پرۆسی هاوسەرگیری لە کۆمەڵگاکانی ئەمە وەکو جۆرێک لە قومارە چونکە مامەڵەکردن و پێکەوە ژیانی دوو کەس مامەڵەکردنێکی زۆر کەسیانەیە ینی هەڵچوون و داچوون و تووڕەبوون و هەموو ئەو شتانەی کە کەسێک لە خەسڵەت و سیفاتی کەسایەتی ئەو کەسەدا هەیە دوجار ئەو شتانە لە ژیانی ڕۆژانەی عملی ڕەنگەدانەوە بەڵام من ئەگەر بێت و لە پەیوەندی سۆزداریش دابی بە چەند ساڵێکیش ئەو مرۆڤە لە جۆرێکی زۆر هادێدایە جۆرێک لە نمایشە جۆرێک لە ماسک هەیە لەسەر لە مامەڵەکردنی و دوو کەسە لە یەکدیەوە چ جایەوەی کە هەر یەکتری ژناناسن ئێمە دنیایەک خەڵکمانەیە کە یەکتریشیان نەناسیوە یەکتری ژناناسن تەنها لە برەوەی پرسیار کراوە ئەچن نێو پرۆسەکە جا ئەوە ئەگەڕێتەوە بەسم لەوەی چی بوو کە قومارانی وەگەرن خۆ شەنسە لەبەرەوەی کە مرۆڤەکە تۆ تا بێکەوە نەژی نازانی مامەڵی و کەسە لە گەرمی و ساردی لە هەبوون و نەبوون لەو حاڵەتانی کە دۆخێکی ناخۆش یان نامرتاحی دێت بەسەر ئەو کەسەدا تا چەند تەحملی ئەو کەسە قبولەکەوە تا چەند خۆی مامەڵەی ئەو کەسەی پێ ڕەزامەندیەدا بۆیە لێرە کە تۆ کەس ئەو کەسە ناناسی ئەچێ ناو ژیانت لە ناو پرۆسە ڕسمیە هاوسەرگیریەکە ئەو جا کڕۆکی یەکترە ئەو جا ناوەڕۆکی یەکدرە ئەو جا خەسڵەتەکانی یەکتری بەدەرەکەون باشە بەو پێی کە ئێوە زۆر لە ناو ئەو مەجالەیە بوون و زۆریش خەڵکتان بینیوە زۆرتان هاوسەر بینیوە ئەوانە سەرکەوتوتر بوون یاخود و کەسانی کە بۆ نمونە پێشتر
علاقەیەکی خۆشەویستیان هەبوو واللهی ڕێژە زۆرەکە کامیان ئەوە پێویستی بە توێژینەوەیە زانی چونکە حکومدان لەو دۆخە هەردووکی ناخۆشە من پێتەڵێم هەردوو جۆرەکەی جۆرەکە لە قومار چونکە ئەوانەی لەناو پەیوەندی سۆزداریشن بەردەوام لە پێناو ئەو سۆز و هەستەی لەگەر یەکتریان هەیە و لە پێناو پاراستنی ئەو ڕایەڵی پەیوەندی لە نێوان یەکتریان هەیە بەردەوام ینی جۆرێکی جوان مامەڵەکان ینی مامەڵەیەکی جوانەکە ئەو هیچ ئەوەی پێکتری شەر ناناسە قومارکردن خۆی هەرگیز نەبوو بە شێوەیەکی بۆ نمونە دروست بکرێ باش نییە کاتە تو پێ دوایە ئیتر هاوسەرگیری قومارکردنە؟ نەنا مەبەستم لە چییە؟ ینی ئێمە زۆر جار کە باس لە جیابوونەوەکەین ئەبێ بەڕاستی یعنی لەبیر نەکەین پرۆسی هاوسەرگیری هەڵبژاردن و اختیارکردن پرۆسەیەکە تەوانن بەپێی کولتوری ئێمە ئەوە ڕێپێدراوە خۆ بە شێواز ئەوروپیەکە کە لە ڕووی واقعی عملیەوە تەبان ئەو لە ڕووی ئینسانی و عقلیەوە گونجاوە بەڵام دیسانەوە لێرە ئافرەتە بیتەوە زەحیە ئەبێتەوە قوربانی چونکە تۆ کەسێک ئێستا مەسە بۆ نەکچەکەی من ئەگەر بچێت لەگەر کەسێک ژیان بکات پێکەوە هەموو تاڵی سوێریەکان بێکەوە بینن ممارەسەی جنسیان هەبی تاق با بڵێن پێکەوە دەرچوونیان هەبی وەکو ژیانی هاوسەرگیری مامەڵە بکەن بەڵام هێشتا پرۆسەکان ئەنجام نەداوە دوایەوەی کە ئەو کاتیش بۆیان دەرەکەوێت گریمان کچەکەی من داوای جیابوونەوەکە ناگونجێ لەگەرەوە کەسێک وەکو متەڵەقەیەک ئەسڵەن خراپتر لەوە مامەڵەی لەگەڵەکرێ قبول ناکرێ بۆیە ئەوەش بۆ کۆمەلگا و کولتور و ئاینی ئێمە ڕێپێ نەدراوە لێرە ئەبێ بەدیلەکەی ئەوەیە ئەگەڕێن بۆی کە بنەماڵەکەی بزانوە ئەو کەسە لە کۆمەڵێک بابەتی ئینحرافی ولادان دوور بیت ئیدی پێویستە کەسەکان بەڕێی من ینی تاک ئەبێ جۆرێک مەجال بدرێت ینی هەندێک تەمەنیان تەمەنێکی گونجاو بیت لە زووی هاوسەرگیری نەکەن فێریەوە بن کە کەسایەتی جیاوازی یەکتری پەروەردەی جیاوازی یەکتری خەسڵەتە جیاوازەکانی یەکتری قبول بکەن ڕاستە کەسێک نەبێت بە جۆرێک تەنها بێوێت لە ناو پرۆسی هاوسەرگیری تەنها ویستەکانی خۆی بیرکردنەوەکانی خۆی بەرامبەرم هەر خۆم بوو دوجار بۆچی ینی لەگەڵ کەسێکتر لە ماڵەکە تا بژی بەپێی زۆربەی ئەو حاڵەتانی کە دێنە لای ئێمە و مامەڵیان لەگەڕەکەین و ئەی بینین و لە ناوێژین ینی کێشە گەورەکە ئەوێ لەناو پرۆسی هاوسەرگیری هەردوو تەڕاف ئەوێت خۆی حاکم و ئەوەی منە ئەوە ناکە ئەوەی هەردووچۆنم ئەوانە زۆربەی ئەو خێزانانێک کە کێشیان تێدا هەیە ئەوەیە کە ژنەک پیاوەکە یان ژنەک هەردووکیان ئەیانەوەی خۆیان حاکمی مطلق من ئەیانەوەی خۆیان بڕیارەکانی ئەوان جێبەجێ بکرێت یانە ویستەکانی ئەوان جێبەجێ بکرێت ئەیانەوەی حەزەکانی ئەوان وەدی پێم وابێت ئەمە هەر لە پەروەردەی بیدایەتەوە دەستی پێکردو ئەنجا ئەمە باسی مارەیمان کرد ئەگەر زۆر بە کورتی وەڵامی ئەمەشم بیتەوە و دووە پرسیار لێت بکەم ئەویش ئەوەیە کە ڕاستە لە بەرام بۆ نمونە مارەیی بە بڕێک ئاڵتوندانراوە یاخود چوزانم ژنان کچان وا بڕیارەدەن کە ئەگەر ئاڵتونێکی زۆر بکایترم کوڕە زیاتر خۆشەوێ بە هیچ شێوازی لێ نانێ لەو خۆشیان قناعەتیان بەوە لەو کارەساتر ئەوەیە زۆر جار مەناڵ ئەکەن بەو پێوەرە بۆ هێشتنەوەی بۆ نمونە درێژە پێدانی ئەو پرۆسەیە یعنی ژن و پیاوەکە بەختەوەر نین بێکەوە بەڵام بۆ نمونە تەمسیلەکەن لە بەرەوەی ئەبێ ئەو مناڵە بە باشی پەروەردەکەن ئەمە دروستە ئەزانی چۆنە ینی کە کاتێک بەڕاستی بڕیارەکان قورسە بن کاتێک کە منداڵ دێتە ناو مرۆڤێکی دیکە کە بێویستی ئەو بێ پرسکردن ئەو تۆ مرۆڤێک تێناوتە دنیا بەرپرسیارەتی و ئەرچی ئەو دوو کەسە بەڕاستی زیاتر ئەبێت بۆیە لە پرۆسەی جیابوونەوە کاتێک جیابوونەوە ئەبێتە حەل ئێمە لەگەڵین مشکلەمان نییە ڕاستە خەتەریاتێکە بەسەر ئاسایش کۆمەڵایەتی ڕاستە بابرین کارەساتی ناخۆشی دەرونی و کەسایەتی ئەو دوو کەسەی لەکەویتەوە بەڵام کاتێک منداڵ هەیە لەو پەیوەندیەدا بەڕاستی بێ بە حەزەرتر بڕیار بدرێت بەبێ زۆرتر ڕەچاویەوە بکرێت چونکە پڕکردنەوەی ئاسایشی دەرونی و ئەوەی منداڵ سۆزی منداڵ ئاسان کەسێک کە ناتوانێت جێی دایک و باو بگرێتەوە بۆیە ئەو کات بڕیارەکان قوڕسترن ئەمن پێم وایە زۆرترین کێشەی بینی ئەگەر بابەتەکە لەسەر جیابوونەوە بیکە هەر خەسڵەتێکی
پێکەوە ژیان و باورین یەکێک لە ئەوە شتانەیەک دێتە بربەست و کێشەیە کە دێتە بەردەم خێزانی هەر کۆمەلگایەک گرنگترین شت ئەوێ ئێمە پێویستە بیرکردنەوەوان بۆ زەواج بگۆڕێت وەک تۆ باست کرد ئەبێ بیر لەوە بکەینەوە پێکەوە ژیانی نێوان دوو مرۆڤی جیاوازە هەم لە ڕووی ئەزانی نێرومێ زۆر لێک جیاوازن لە ڕووی فەسلەجی لە ڕووی بیۆلۆژی لە ڕووی پێکاتەی باڵێن ئەو هەیە بێجگەلەوەی کە لە نێوان پیا و پیاوێکی شافڕۆقی فەردی جیاوازی تاکاتەیە بەڵام وەکو دوو ڕەگەزیا زۆر جیاوازە کێشەکە چییە؟ ئێمە پێویستمان بە پرۆسەیەکی گرنگی پەروەردەیی هەیە لە بواری قبولکردنی جیاوازی و تێبگەین بەرامبەرەکەمان چێە لەسەری بخوێنینەوە بزانین چۆن بیرەکاتەوە چۆن تێگات جا هەردوو لایەنەکەی با بڵێن ئێمە تا ئێستا ئەوانەمان نییە بەڕاستی وازانین وا لە پرۆسی هاوسەرگیری تێگەیشتین با هاوسەرگیری بکەین بۆی کەسەکە لانەدات تووشی با بڵێن حاڵەتی لادان و ناموسبردن و ئەو شتانە نەبێت تووشی علاقەی سۆزداری نەبێت لە بەرامبەرشدا بابەتە جنسیەکان حەلە بێت کێشەکە و خێزانێک پێک دینی دوجار دەوروبەرەکە ناڵێ و بۆ کچەکە شووناکە بۆ کوڕەکە ژنایێنی ینی تا ئێستا بیرکردنەوە لە پرۆسی هاوسەرگیری لەو چوارچێوێت ئەخلێتەوە بۆ ئێمە هێشتا تێنەگەیشتن وەزیفە و ئەرکی خێزان زۆر گەورەیە پێکەنەرێکی سەرەکی کۆمەلگایە و دوجار تاکان لێ و ئاراساکەن و لانکە و بناغی یەکەمی پەروەردەکردن و بە کۆمەڵایەتی بوونی تاکە کە لەوێەوە ئاراستەی بیرکردنەوە و ڕێپێدرا و ڕێپێنراوەکانی کۆمەلگا وەرەگرانی ئێمە لە کۆمەلگای ئێمە کە خێزان ئەرک وەزیفەی زۆرە لە قوتابخانە گرنگترە زۆر گرنگترە بێگومانەوە بنەمایەکە پەیوەندیەکان زۆر بابرێن بەهێزترن لە نێو خێزانی کوردی کۆمەلگا شەرقیەکان بۆیە بەڕاستی خێزان بنتێکی زۆر گرنگە پێویستە زۆر ڕەچاوی ئەوە بکرێت تاکی تێدا پەروەردە بکرێت لە ڕووی چۆن تەنان لە ڕووی ئابووری پێویستە چۆن ئوموری خوار بێگومان کاک سعید بابەتەکە هەرچەند باسی بکەین زۆرتر هەڵەگرێ و خۆترە بێتەوە چونکە چەندین دەواازەی هەیە بەڵام سپاس بۆ دەرفەتە سپاس بۆی کەم ڕۆمیوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی بە هیوای ئەوەی پەیامەکەت گەیشت بێت سپاس بۆیەوەش بەڵێ بۆیە دووبارە باسیەوەکەمەوە تکایە کچان بەبێ مارەی بەبێ پێشەکیە پاشەکیە هەر شتێکی تر ئەوەی کە تۆی ئەوێت بە هەر شێوازێک بێت هەموو هۆکارێکی هەیە بۆی کە توێ بمێنێتەوە تۆ جێ نەهێڵێت جا پێویست ناکات نە بە ئاڵتون نە بە مارەی نە بە مناڵ ئەو کەسەی کە ئەتەوێت بیهێڵیتەوە و وابەستەی خۆتی بکەیت ئەمە تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان بوو ئێستاش بابێکەوە بزانین کەشوهۆی شارەکانی کوردستان چۆنە کەشەکە فێنکتر بووە.
ڕێکخراوی IUCN بۆ چاودێریکردنی ئاژەڵ و زیندەوەرە ماڵیەکانە لێکۆڵینەوەیەکی کردو و ئاشکرای کردووەکە لە کۆی 138,000 ئاژەڵ ڕێژەی لە 138یان مەترسی لە ناوچوونیان لەسرە. ڕێکخراوەکە ئاماژەی داوابەوەی کە یاخود کۆمۆدۆی ئەندەنوزی یەکێکە لەو گیانەوەرانە و 137,200 جۆری قرشیش لە ناوچوون ئەوانی دیکەش بەهۆی بازرگانیکردن و چالاکی تێکدەرانەوەی مرۆڤەوە لە ناوچوون. سەرۆکی ڕێکخراوەکەش هۆشداری دەدات لەوەی کە یاخود ئەڵێت ژیان لەسەر زەوی لەژێر هەڕەشەدایە و مرۆڤایەتی پێویستە بەبوونی پێکهاتەی بایۆلۆجی جۆرا و جۆرەوە بۆی کە سیستەمی ئیکۆی ژینگە بەگشتی پارێزراو بێت. بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی بەشێک لە دوورگەکان کۆمۆدۆی ئەندەنوزی و بەشێکی دیکەی جانەوەرە ئاویەکان بەتایبەت قرشەکان مەترسی لە ناوچوونیان لەسرە. ڕێکخراوی IUCN بۆ چاودێری لە زیندەوەر و جانەوەرە ناماڵیەکان ئەنجامی لێکۆڵینەوەیەک ئاشکرا دەکات و ئاماژە بەوە دەکات کە 138,000 جۆر لە ئاژەڵەکان و جانەوەرە ئاویەکان مەترسی لە ناوچوونیان لەسرە. راپۆرتەکە تیشک دەخاتە سەر زیندەوەرە ئاویەکان و ئاشکرای دەکات بەرزبوونەوەی ئاوی هەندێک لە کەناراوەکان و وشکبوونی بەشێک لە سەرچاوە ئاویەکان و پیسبوونی ئەو دوورگانە مەترسی جدیان لە سەرمانەوەی ئەم جۆرە ئاژەڵانە دروست کردووە. وێڕای چالاکیە تێکدەرەکانی مرۆڤ و ڕاوکردنی بەشێکی زۆر لە قڕشەکان بە تایبەت لەو ناوچانەی جیهان کە ڕاوکردن کۆتوبەندی توندی نەخراوەتە سەر. هەروەها لێکۆڵینەوەکە دەری دەخات 137,200 جۆر لە قرشەکان لە ناو چوون و ئەوانی دیکەش یان زیانیان پێگەیشتووە یان مەترسی ڕاوکردنیان لەسرە یانیش ڕوبەڕووی مەترسی ژینگەی بوونەتەوە. ڕێکخراوی چاودێری ئاژەڵ و زیندەوەرە ناماڵیەکان لیستێکی سووری وەک ئاماژەدان بە هەڕەشەی سەر چەند جۆرێک جانەوەر و زیندەوەرەکان ڕاگەیاندووە و ڕوونی کردوتەوە. قەبارەی بازرگانیکردن پێیانەوە فراوان بووە و داوای سنووردارکردنی ئەو چالاکیە بازرگانیانە لە تەواوی ناوچەکانی جیهان دەکات. سەرۆکی ڕێکخراوەکە هۆشداری دەدات و دەڵێت ژیان لەسەر زەوی هەڕەشەی لەسرە و مرۆڤایەتی پەیوەستە بە پێکهاتەی بایۆلۆجی زیندەوەرە جۆراوجۆرەکانەوە لەسەر زەوی. باسی سوودەکانی دارچینیتان بۆکەم کە زۆربەی ماڵەکان هەمانەوە بەکارێنی بە تایبەت ئەگەر بەیانیان هەندێک دارچین بکەیتە ناو چاکەوە زۆر خۆشتریشە بێ. هەر بەپێی ئەو توێژینە یاخودە لێکۆڵینەوەی کە ماڵپەڕی کۆنسڵتۆ ئەنجامی داوە کە تێیدا چەندین سوودی دارچینی دەرکەوتون بە تایبەت بۆ پیاوان کە یەکێک لەوانە پارێزگاریە لە تەندروستی قۆڵۆن و هەروەها کێشەی لاوازی سێکسی بۆ پیاوان چارەسەر دەکات وەجگەلەوە یارمەتی دەردەبێت بۆ دروستبوونی منداڵ و هەروەها کێشەی هاوکردن چارەسەر دەکات وەجگەلەوە دژی میکرۆب و کەڕوو و بەکتریایە و ملولەکانی خوێن پاک دەکاتەوە و ڕێژی چەوری کەم دەکاتەوە کۆندامی بەرگری لەش بەهێز دەکات و هەروەها کردداری هەرسکردن چالاک دەکات. دوای بەرزبوونەوەی پلەی گەرما و گۆڕانکاری لە کەش و هەوای جیهان بەرهەمهێنەرانی شەراب لە هەرێمی کەتەلۆنیا ئیسپانیا بە ڕێگەی کۆن و نەریتی شەراب بەرهەمهێنن. شەرابی کەتەلۆنی یەکێکە لە شەرابە بەناوبانگەکانی جیهان و خواستێکی زۆریشی لەسرە. ئیسپانیا خاوەنی گەورەترین ڕازی ترەیە و سێەم وڵاتی بەرهەمهێنەری شەرابیشە لە جیهان بابەیەکەوە ببینین بزانین چۆن بە شێوازی کۆن شەراب بەرهەمهێنن. گۆڕانکاریەکانی کەشوهەوای جیهان کاریگەری خراپیشی کردوتە سەر بەرهەمهێنانی شەراب لە جیهان
بۆیە بەرهەمهێنەرانی شەراب لە ئیسپانیا با چەند ڕێگەیەکی کۆن و نەریتی بەرهەمی ترێ لەناو باخەکان کۆ دەکەنەوە و شەرابی سوور و سپیرێ دروست دەکەن چونکە بەهۆی بەرزی پلەی گەرما دەبێت ترێ بە پرۆسەیەکی خێرا و بەپەلە هەڵبژیرێت بۆ ئەوەی لە تێکچوون بپارێزرێت. Estamos ya empezando a tener problemas con algunas variedades de uva. ئەمساڵ بەهۆی بەرزی پلەی گەرما ناچارین پرۆسەی کۆکردنەوەی بەرهەمی ترێ بە خێرایی جێبەجێ بکەین. پلەی گەرمای ناوڕەز و کێڵگەکان لە 100 مەترەوە دەگۆڕێت بۆیە دەبێت وریابین بەرهەمەکە تێک نەچێت. هەروەها ئەمساڵ بە چەند ڕێگەیەکی کۆن و نەریتی شەراب بەرهەم دەهێنین. ئەوانەی لە هەرێمی کەتەلۆنیای ئیسپانیا کاری بەرهەمهێنانی ترێ و شەراب دەکەن کەسانی خاوەن ئەزمون و شارەزایی تەواویان لەسەر پرۆسەی بەرهەمهێنانەکە هەیە. بۆ بەشێک لە بەرهەمهێنەرانی شەرابیش ئەمساڵ بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەزمونەکی نوێ بوو. بەرهەمهێنەرانی شەراب لە ماوەی 15 ڕۆژدا بەرهەمی ترێ کۆ دەکەنەوە بۆ دروستکردنی شەراب دەیگوازنەوە کۆگاکان. afectado de forma muy patente. نزیکەی سەدەیەک دەبێت خێزانەکەمان شەراب بەرهەم دەهێنێت. ئەمساڵ کۆکردنەوەی بەرهەمی ترێ و دروستکردنی شەراب پێشکەوتووە. ئەزمونێکی نوێ بوو. ترێ زۆر بەرگەی گەرما ناگرێت. ئەمساڵ ترێیەکی زۆری سپیمان لە باشووری بارسلۆنا بەرهەمێناوە و بەشێک لە بەرهەمەکەمان بۆ فەڕەنسا گواستوتەوە. ئیسپانیا خاوەنی گەورەترین ڕەز و باغی ترێ لە جیهان کە لەسەر ڕووبەری 961,000 هێکتار زەوی باغی ترێی بنیات ناو هەروەها دوای ئیتاڵیا و فەڕەنسا سێم گەورە بەرهەمهێنەری شەرابە لە جیهان. بەرهەمهێنەرانی شەراب لە ئیسپانیا هەموو ڕێگایەک بۆ پاراستنی بەرهەمی ترێ تاقی دەکەنەوە و دەیانەوێت ئاستی بەرهەمهێنانیان بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەگەر زیاد نەبێت ئەوە کەمیش نەکات. بەرگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن. هەمیشە لە تەندروستی باشدا بمێنن، هەمیشە ژیانی خۆشبەڕێ بکەن. ماڵاوە.